بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکە سڵاوتان لێ بێت. ئەو دیمەنانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەیبینن دیمەنی ئێستای ناوبازاڕی هەولێرە وا دیارە سەرەوەی چێشتخانەیە کە ناوی چێشتخانەی کوخە، یەکێکە لە چێشتخانە بە نێوبانگەکانی شاری هەولێر ئێستا ئاگری گرتووە. تاکو ئێستا تیمەکانی بەرگری شارستانی نەهاتون. ئەگەر هاوکارم ئەو دیمەنە جیاوازتان بۆ بگوازێتەوە، ئەمە ئێستا سەرەوەی چێشتخانەی کوخ لە شاری هەولێر ڕێک لە بەردەمی قەڵا بە تەواوەتی گڕی گرتووە و هاوکات لێرەدا خەڵکێکی ئێجگار زۆر لەبەر سەلامەتی گیانی خۆیان کۆبوونەتەوە. هەر ئێستا پەیوەندی کراوە بە تیمەکانی بەرگری شارستانی بۆ ئەوەی لە زووترین کات بگەنە شوێنی ئەم ڕووداوە. ڕێک چەند خولەکێک لەمەوبەر سەرەوەی چێشتخانەی کوخ لە شاری هەولێر ڕێک لە بەردەمی قەڵا گڕی گرت و ئەمەی دەیبینن کارمەندانی ئەم چێشتخانەیە لە هەوڵی ئەوەدان کە ئەم سەرەوەیە کۆنتترۆل بکەن. تاکو ئێستا دیار نییە هۆکاری کەوتنەوەی ئەم ئاگرەچیە، بەڵام وەکو دەیبینن لەلایەن تیمەکانی واتە لەلایەن کارمەندانی چێشتخانەکەەوە ئەم شوێنە دەیانەوێت هەوڵی کۆنتترۆلکردنی بدەن. ئەو دیمەنانەی دەیبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیا دیمەنی گڕگرتنی سەرەوەی چێشتخانەی کوخە لە نێو شاری هەولێر ڕێک لە بەردەمی قەڵا. لێرەدا هاوڵاتیەکی ئێجگار زۆر کۆبۆتەوە بۆ ئەوەی بزانێت لێرەدا چی ڕوویداوە. هەڵبەت چەند خولەکێکی کەمە ئێرە گڕی گرتووە، بەڵام تاکو واتە پەیوەندی کراوە با تیمەکانی بەرگری شارستانی بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا بگەنە شوێنی ئەم ڕووداوە. وەک ئاماژەم پێدا دیار نییە تاکو ئێستا هۆگاری کەوتنەوەی ئاگرەکە چییە.
ئەوەی دەیبینن لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دوای چەند خولەکێک لە کەوتنەوەی ئاگرەکە تیمەکانی بەرگری شارستانی ئاگر کوژێنەوەی شاری هەولێر ڕاستەوخۆ گەیشتنە شوێنی ڕووداوەکە ئەو دیمەنانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیا دەیبینن دیمەنی هەر ئێستای بەردەم چێشتخانەی کوخ ڕێک لە بەرامبەر قەڵایە دوای ئەوەی کە ماوەی 5 بۆ 10 خولەک دەبێت سەرەوەی ئەم چێشتخانەیە گڕی گرتووە هەر ئێستا تیمەکانی بەرگری شارستانی ئاگر کوژێنەوەی شاری هەولێر بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە گەیشتنە شوێنی ڕووداوەکە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت دەمانەوێت لە پایتەخت میدیا دیمەنەکانتان با شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بگوازینەوە. بابا خود کاری ئاگرەکە چی بوو؟ کارەبا تەنیا شۆرتی کارەبا بوو؟ کاتژمێر چەند بوو بە دیاری کراوی؟ وەڵا نازانم ئەمەی کە بینیتان یەکێک بوو لە کارمەندانی ئەم چێشتخانەیە نەیە بە ئەو باسی لەوە کرد هۆکاری سەرەکی کەوتنەوەی ئاگرەکە شۆرتی کارەبا یاخود تەزووی کارەبایە. بینەرانی پایتەخت میدیا و دیمەنانەی بە شێوەیەک ڕاستەخۆ لە پایتەختەوە بینیتان دیمەنی ئاسوستانی سەرەوەی یەکێک بوو لە چێشتخانەکانی بەردەمی قەڵای هەولێر لە نێو شاری ئەولێر کەمێک لەمەوبەر بەهۆی تەزووی کارەبا سەرەوەی یەکێک لە چێشتخانەکان گڕی گرد و دووکەڵێکی ئێجگار زۆر بەرزبیەوە بەهۆیەشەوە بۆ ماوەی
چارێکت بۆ 20 خولەک شەقامی سەرەکی قەڵات تووشی ئاستەنجی هاتوچۆ بوو بەڵام هەم کارمەندانی چێشتخانەکە لە ڕێگەی ئاگرکوژێنەوە ئاگریان کۆنتترۆل کرد هەمیش ئێستا تیمەکانی بەریگری شارستانی گەیشتە شوێنی ڕووداوەکە و ئاگرەکەش بە تەواوی کۆنتترۆل کرا.